ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتتان باش بەڕێزان لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی دیکە لە زنجیرە بەرنمەکانی تایبەت بە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. میوانی ئەماڵقەی بەرنمەکەمان بەڕێز هاوڕێ کەریم ئەمانی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەیە. بەو هیوای کە کاتوساتێکی بەسوود لەگەڵم بەرنمەیە بەسەر ببەن هاوڕێ و بینەرمان. بەڵێ هاوڕێ کەریم ئەمانی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵا. هاوڕێ کەریم ئەم کاتت باش، زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەم کاتەی ئێوەش باش هاوڕێ تالیبجان لەگەڵ ڕفیقەکانی دیکەروەها ماندوو نەبن. ئەم ڕۆژە لە هەمولایەکتان پێشا پێش پیرۆز دەڵێم و دەستخۆشتان پێ دەڵێم. فەرموو. زۆر سپاس بۆ بەڕێستان. هاوڕێ کەریم با سەرەتا پرسیارەکان لێرەوە دەست پێ بکەین کە ئەم ساڵ لە چ بارودۆخێکدا 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا ڕێز لێ دەگرین؟ ئەگەر ئیجازەم بدەن سەرەتا بەهۆیەوەی کە نزیک دەبینەوە لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە و ڕۆژی ئاشکرابوونی کار و فعالیەتی، هەروەها ڕۆژە تایبەتە بە ساڵ ڕۆژی گیانبەختکردنی هاوڕێی تێکۆشەر ڕێبەری کۆمۆنیست و مادوونە ناس کاک حەماسێنی کەریمی. بەم بۆنەیەوە سەرەتا گەرمترین پیرۆزبایی خۆم ئاراستەی بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، هەموو کرێکاران و زەحمەت کێشان، ژنان، هۆگرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، بینەرانی ئازیز و هەروەها ئێوە هاوڕێیان بکەم و ڕێز بگرم لە یادی بەرزی ئازیزانی ڕێبازی سووری سۆسیالیزم و کۆمۆنیست و لە سەروی هەمویانەوە هاوڕێی تێکۆشەر کاک حەماسێنی کەریمی. ئەوەی لە ڕاستی بێت یادی 26 ڕێبەندانی ئەم ساڵ لە کاتێکدا دەکەینەوە یان بەرەوپیری دەچین و نزیک دەبینەوە لەو ڕۆژەکە بە شێوەیەکی گشتی ئێران لە بارودۆخێکی زۆر تایبەتدایە، لە قۆناغێکی زۆر هەستیاردایە. ڕژیمی کۆماری ئیسلامی بارودۆخەکەی هەلومەرجێکە تێدا قەراری گرتووە تەنانەت بەراورد ناکرێت بە چەند ساڵەوە پێش، بەڵکو لەگەڵ 1 ساڵ و چەند مانگ لەو پێشی زۆر جیاوازترە. هۆکارەکەشی ئەوەیە کە لەگەڵ کۆمەڵێک قەیرانی چارە هەڵنەگر بەرەو ڕووە، هەروەکو پێشتر باسی قەیرانەکان بە شێوەیەکی گشتی کراوە، بەڵام ئێستا قەیرانەکان بەڕادەیەک حاد بوونەتەوە، بەڕادەیەک ئەمیق و قوڵ بوونەتەوە کە ڕژیم تێیدا تووشی داماوی سەرلێشێواوی بووەوە. ئەو شپرزەی و سەرلێشێواویە بە تەواوی پێکهاتەی ئەو ڕژیمەوە دیارە. هەر ئەوە بۆتە هۆی ئەوەی کە هاوسەنگی هێز لەم شەرایطەدا بە قازانجی بەرەی خەڵک، بەرەی ئازادیخوازی و بزوتنەوەی خەڵک یا جەماوەر بگۆڕدرێت. بە تایبەت ئێمە ئەگەر باسی کوردستان بکەین، لە کوردستان بە دەلیلی ئەوەی کە چاوگەی، یعنی ئەگەر بە ڕابردوودا نەچینەوە لانیکەم چاوگەی سەرهەڵدانی شۆڕشی ژنژیان ئازادیە و ئەو شۆڕشە بوو بە داینەمۆ یا هەوێنی شکڵگرتنی حرەکەتێکی جەماوەری بەرێن و بەرچاو لە ئاستی سەراسەریدا و هەتا ئێستاشی لەگەڵ بێت ئەو بزوتنەوەی هەروە بەردەوامە. ئەگەسی ڕژیم زۆر هەوڵ دەدا وانمود بکا کە کۆتایی پێهاتووە، دامرکاوەتەوە، بەڵام بە شێوازی جۆرا و جۆر بەگرتنەبەری تاکتیکی گونجاو لەگەڵ هەلومەرجی ئێستا ئەو بزوتنەوەی هەروە بەردەوامە. ژنان پێشەنگایەتی ئەم بزوتنەوەیان لە ئەستۆیەوە، ئەم پێشەنگایەتی ژنان بۆتە هۆی ئەوەی کە پێگەی ژن، جایگای ژن بە نیسبەتی ڕابردوو نەک هەروەکو ئینسانێکی پلەدوو، بەڵکو لە کۆمەلگادا وەک تاجی سەر چاوێن لێ بکرێت. خۆی ئەمە بۆتە هۆی ئەوەی کە جۆرێک ئومێد لە ناو خەڵکدا دروست ببێت. خەڵک ئێستا بە نیسبەتی ڕابردوو بە بەراورد لەگەڵ ڕابردوو بە هیوا و ئومێدێکی
زیاتر ڕوو لە سەرکەوتن هەنگاو دەنێت. ئەمانە دۆخێکن کە ئێمە ئەمڕۆ خۆمانی تێدا دەبینەوە بە تایبەت بزوتنەوەی شۆڕژەرانەی کوردستان. ژنان هەروەکو کوتمان لەگەڵ ئەوەی کە پێشەنگایەتی بزوتنەوەی ژینایی کرد، خودی حرەکەتی بزوتنەوەی ژینایە ئەو بەئێستا ئینقلابی شۆڕژەرانەی ژینا ئاڵوگۆڕێکی بنەڕەتی لە هەموو بوارەکانی ژیانی کۆمەلگادا پێکهێنا، چ لەباری کلتوری، چ لەباری فەرهەنگی، چ لەباری جۆرێک ئەسەن هەڵسو و کەوتی کۆمەلگا لەگەڵ یەکتر، سەمیمیەت، پەیوەندیەکان، هەڵسو و کەوتی بنەماڵە لەگەڵ تاکەکان، لەگەڵ کەسانی خواردتەمەنتر، لەگەڵ ژنان بە تایبەت. یعنی ئەمانە ئەو ئاڵوگۆڕانن کە بەهۆی کاریگەریەکانی بزوتنەوەی ژنان لە ئێستادا ئێمە دەتوانین هەڵیان بسەنجین، دەتوانین بیان بین و لە بەرابەردا لاوازی و داماوی و دەستەوەستانی ڕژیمیش خۆی یەکێکە لە فاکتەرەکانی دیکە ئەوەی کە ئێمە دەتوانین تاکید بکەین کە ئەم دۆخە دۆخێکی جیاوازە. لەگەڵ هەموو ئەوانەدا ڕژیم نەک هەر لە ناو خۆدا تووشی ئەو وەزعیەتە شپرزە و بێ ئاسۆیە بووە، لە سیاسەتی دەرەوەشدا کۆمەڵێک شکستی بەرچاوی بەسەردا هاتووە بە نیسبەت ساڵی ڕابردوو ڕووداوەکانی سووریە و شەڕی بەتایبەت یەک ساڵ وردەیەکی ئیسرائیل و حەماس و دواتر بەئێستا ئەو هێزە نیابەتیەکانی هەموو ئەوانە لەگەڵ شکست بەرەوڕووبوون کە پێگەی سەرەکی یا بە قەولی خۆیان قوڵایی استراتێژی ئەو ڕژیمە بوون و ئەوەی کە پێی دەنازی ئەوەی کە وەکو ئەبزارێک بۆ سات و سەودا بۆ دیالۆگ لەگەڵ یانلانی کەم کەڵەوەشێشی لەگەڵ زلهێزەکان ئیسرائیل دەکرد، ئەوانە بوون، ئەوانەی هەموو لە دەست دەرچووە و ئێستا کەوتوتە ژێرگوشارێکی لە ڕاددە بەدەری ئەو کۆمەڵگەی نێودەوڵەتی و بە تایبەتیش لە سەر و هەموویانەوە ئەمریکا و ئیسرائیل و هاوپەیمانەکانیان. ئەمانە وای لێکردوونیانی تەنانەت ئەمڕۆ من جۆم گرت لە قسەکانی پزیشکیان سەر و کۆماری ئێران کە ئیتر جۆرێک هێندەم وتم تووشی سەر لێ شێواوی و متەناقض بەیەکەوە قسە دەکەن کە هەتا دوێنێ تەلاشی دەکرد کە ئەو هاتووە جۆرێک بێستا ئەو گرفتانە چارەسەر بکە، ئەو مشکلاتانە چارەسەر بکە، ڕوو بە دنیای دەرەوە سیاسەتێکی کراوەتر و ئەبڕۆیتر بگرێتە بەر پرۆسەی دانوستان و گفتوگۆ و دیالۆگ لەگەڵ دنیای دەرەوە بگرێتە بەر بۆ چارەسەری کێشەکان و کەمکردنەوەی بێستا ئەو قورسایی گەمارۆ و تەحریمە ئابوووریانەی کە لە سەریانە. بەڵام ئەمڕۆ بە دەلیلی ئەوەی کە یەک دوو ڕۆژ لەوە پێش ئەگەر هەڵە نەبن دوێنێ یا پێرێکە خامنەیی ئیتر ئاوی پاکی بەدەستاکردن ئەو بەدەست ئەوانەی کە بێستا جۆرێک وەکو تەیفی سەر و کۆمار وانێ ناو کابینەی دەوڵەت و ئەوەدان کە پێیان وابوو دەتوانن ئەو پرۆسەی دانوستان بەرەو پێش بن لەگەڵ ئەمریکا بێنە بێستا سەرمێزی و توێژ و گفتوگۆ و ئەمانە. بەڵام خامنەیی وەک هەمیشە لەجی کرد و تاکیدی کردەوە کە دانوستان لەگەڵ ئەمریکا و توێژ لەگەڵ ئەمریکا و غەرب بە هیچ شێوەیە کارساز نییە، هیچ کێشە و مشکلێک لە مشکلەکانمان چارەسەر ناکە. هەر بۆیە تەنانەت ئەوانەی کە دەم لە قسەکردن و گفتوگۆ لەگەڵ ئەمریکا و وڵاتانی غەرب دەدەن بە خائین یا بە ئەحمەق ناویان بردن. ئەمڕۆ پزیشکیان بە پێچەوانەی ڕابردووی ئیتر جۆرێک دەنجی بەرزکردبەوە دێنەڕان کە تەنانەت دەنجی نووسا بوو بۆی سابتی بکا کە وەکو خامنەی قسە دەکا کە قسەکانی خامنەی دەوێت تاکید بکاوە لە بێستا ئەو تەلاشانەی ڕابردووی و لە شعارەکانی خۆی دوور کەوتێتەوە ئەوانەی تەنیا بۆ فریودانی خەڵک بووە. ئەمە نیشان دەدا کە ڕژیم لە بارودۆخێکدایە کە ئەو ئارەزوو یا ئەو بێستا ئاسۆی ڕوونەی کە ئێمە پێشتر زۆر بەکەمی بەدیمان دەکرد ئێستا ڕۆشنتر بۆتەوە، سەرکەوتنی شۆڕشی جەماوەر نزیکترە، ڕژیم لە ڕووخان زۆر زۆر نزیک بۆتەوە، لەسەر لێوانی هەڵدێر و داڕمانە، لە ناوخۆیدا دووچاری تەناقوزات و ناوکۆچی و چێشمەچێشێکی زۆر بەرچاو بووە، دووچاری بێستا هەڵوەرین و لێ دوورکەوتنەوە و لێترازانی ناوڕیزەکانی خۆی بووە. ئەمانە ئەو تایبەتمەندی و دۆخەی ئێستا تعریف دەکەن یا پێناسەیەکەم بۆ ئەو دۆخەی ئێستای کە ئێمە بەڕەواڵی ئاسایی هەموو ساڵێک لەم ڕۆژەدا یا لەم سەرودەمەدا بەرەو پیری
ڕێزگرتن لە ڕۆژی کۆمەڵە لە 26 ڕێبەندان و ساڵیادی ئاشکرابوونی کاروچالێکی کۆمەڵە دەچین. ئەمە تایبەتمەندەکان زۆر بە کورتی هەڵبەتە دیارە قسە زۆر هەڵدەگرێت بۆی کە هەموو لایەنەکانی بدەینە بەرباز، بەڵام بەوەندە بەسەندە دەکەم و بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان ناوڕێکەریم. بینە سەر باسی ڕۆژی کۆمەڵە. 55 ساڵ بەسەر پێکهاتنی کۆمەڵە و 46 ساڵ بەسەر ئاشکرابوونی کار و چالاکیەکانی ئەم ڕێکخراوەیەدا تێپەڕ دەبێت. دەکرێتەوە پێمان بڵێن کە کۆمەڵە چۆن پێکهات و ئەو تایبەتمەندیانە چی بوون کەوای کرد کۆمەڵە دوای ڕاپەڕێنی 57 زۆر زوو گەشە بکات و جەماوەری ببێتەوە؟ لە توولی ئەو چل و چەند ساڵێکە لە ئاشکرابوونی کۆمەڵ بە تایبەت هەڵسوڕانی کۆمەڵە تێپەڕ دەبێت، لە هەموو بۆنەکاندا بە شێوازی جۆرا و جۆر چ بە شێوەی نووسراوە، چ لە ڕێگەیاندنەکان، چ لە زمانی هاوڕێیانەوە زۆر باسکراوە کە هۆکارەکان و ئەو تایبەتمەندیانەی کە بوونە هۆی گەشە و پەرسەندن و جەماوەری بوونەوەی کۆمەڵە لە خۆناغێکی دیاریکراودا چ بوون. بەڵام پێم وایە بۆ ئەوەی کە ئەوانە ڕەمزن، یعنی ئەوانە دەتوانن وەکو دەرسێ وەکو ئەزمون وانەیەک لیان فێربین و لە بێستا هەنگاوەکانی داهاتووماندا لە بەرچاویان بگرین، وەکو خاڵی لاواز گوزەریان لێ بکەین و خاڵە بەهێزەکان بەهێزتر بکەین و بیانکەینە چرای ڕێگامان. بۆیە پێویستە لەسەر ئەو بێستا تایبەتمەندیانە زیاتر قسە بکرێت. ئەوەی کە لە ڕوانگەی منەوە تایبەتمەندیەکان چی بوون، دیارە کۆمەڵە کاتێک کە پێک دێت لە خۆناغێکدا پێک دێت کە لە ئاستی ناوخۆی ئێران و تەنانەت لە ئاستی جیهانیشدا دوو ڕەوت دوو هۆکاری سەرەکی باعیسی ئەوە دەبێت کە لە ناو ئێراندا جەریانی چەپ یا جەریانی ڕادیکاڵی چەپ کە تاوکات چەپ بوو، بەڵام جۆرێکی دیکە بەڕۆشتر لە بێستا ڕەوتی چەپ لە ئێراندا بێنە ڕوو سەر هەڵ بدەن و خەریکی خۆڕەخستن بن. هۆکارەکانیش ئەوە بوون کە دیارە لە دەیەی چلدا لە ساڵەکانی 1341 ئەگەر هەڵە نەبم لە ئێراندا بەهۆی کۆمەڵێک ئاڵوگۆڕی کۆمەڵایەتی، بەهۆی کۆمەڵێک پێویستی و نیازی خودی بێستا دەسەڵاتی شا ئەو کات بە مەجموعەیەک ڕێفۆرم و خۆبەڕۆژکردن و خۆگونجاندنی لەگەڵ سیاسەتی ئابووری دنیای دەرەوە بۆ ئەوە دەستیدایە جۆرێک ڕێفۆرم لەناو خۆداوە. یەکێک لە ڕێفۆرمە بەرچاوەکانی کە بە ناوی ئینقلابی سپی ناوبردرا بێستا دابەشکردنی زەوی دەرەبەکان بوون، مالکەکان بوون بەسەر بێستا ئەو کەسانەی کە ڕەشایی یا خۆشنشین لە گوندەکان بوون و زەویان نەبوو. دابەشکردنی ئەو زەویانە ئەگەرچی لە خودی بێستا داڕشتنی یاساکە یا ئەو قانونی کە ئەو کات ئەو زەویانیان بەپێی ئەو دابەش کرد شاملی هەموو دانیشتوانی بێستا گوندەکان نەبوو، بەڵکە زیاتر لە 40% خەڵک ئەو زەویانیان پێ نەبراوە. ئەوانەی کە پێشیان بڕا بۆ بێستا مدەتێکی دیاریکراوی 11 ساڵ شێکی ئاوا بوو، وەکو ئیجارە پێیاندان زەویەکانیان لە مالکەکان ساندان بە مەجموعەیەک لە خۆشنشینەکان بە ئیجارە و ئیجارەکەش وەختێک وەردەگیران ڕاستەوخۆ دەدراوە بە مالکەکان. ئەمە وای کرد کە ئەو 40% یا زیاترەی کە زەویان بەرنەکەوتبوو بەناچار لە دێهاتەکان لە شوێنی ژیانی چەند ساڵەی خۆیان هەڵکەندران و ڕویان کردە شارەکان و لە پەراوێز و لە کەناری شارەکاندا نیشتەجێ بوون و ئەو پەراوێز نشینی و بەئیستا هجوومە بەرچاوەی خەڵکی ئاواییەکان بۆ ناو شارەکان جۆرێک بەئیستا هاوسەنجی هێز یا پێکهاتەی کۆمەڵایەتی بە تەوری بە شێوەیەکی گشتی لە شار و لە گوند گۆڕی. ئەگەر تا ئەو کات بێستا 70% دانیشتوانی ئێران لە گوندەکان دەژیان، بەو هۆیەوە لە ماوەی تقریبا نزیک بە 10 ساڵدا ئەو هاوسەنجی کاملەن عکس بووە. یعنی ئەمجار دانیشتوانی شارەکان 70% کۆمەلگای ئێرانیان پێک دێناوە، بە عکسەوە گوندنشینەکان کەمتر بوونەوە. ئەمانە هەمووی وای کرد کە جۆرێک لە خواست و لە داواکاری و لە نیازی ئەو خشتەی کە بێستا ڕووی کرد بۆ شار، چ بۆ کار، چ بۆ ژیانێکی
ئاساییت بۆ داهات ئەمانە مەجموعەیەک خواستیان بوو بەڵام ڕژیم یا دەسەڵاتی ئەو کار نەیتوانی بە شێوەی پێویست وە بە پێی ئەو گەڵاڵەی کە دایانڕشتە بوو جوابی هەموو ئەو نیازیانە بداتەوە هەموو بێستا کاریان پێ بدا لەباری ئابوووریەوە سامانیان پێ بدا ژیانێکی بە ڕۆژیان بۆ فراهەم بکە ئەمانە مەجموعەیەک هاوسەنگی پێکهاتەیی یا بڵین هێز و ئەمان بینی خەڵک و چین و توێژە جۆرا و جۆرەکان و خودی دەسەڵاتیشدا پێکهێنا یعنی ئەمانە بوون بە هۆکاری ئەوەی کە دەبوو لە شوێنێکدا ئەمە جواب بۆ بگرێتەوە ڕژیم کەنی دەتوانی بۆ خۆی لەگەڵ کۆمەڵی خەیران جێنیە کە بچینە سەریان ئەو کار ڕژیمی پاشایەتی ئەو کۆمەڵە خەیران بەرە ڕۆبوو وە بەدەیلی ئەو خەیرانان نەی دەتوانێت جوابگۆی ئەو نیازانەی کە ئەو قشرە لە زەحمەت چێش و بێستا بێکاران بوو بداتەوە خۆی ئەوە بێستا ببووە هۆی ئەوەی کە یا هەوێن و کاکڵ و گەرای ئەوەی کە دەبوو جەریاناتێک یا بیرۆکەی ئەوە بێتە گۆڕێ بێتە ئاراوەکە جواب بدرێتەوە بۆ پێداویستی نیازانە لە هەمان کاتدا لەسەر ئاستی دنیاش بە تایبەت چەپ ئاستی دنیادا جۆرێک تووشی شپرزەیی ناکۆچی چەند بەرەچی لە ناوخۆیدا بوو بە تایبەت حیزبی کۆمونیستی ئەو کاتی سۆڤیەت یەکێتی سۆڤیەت و حیزبی کۆمونیستی چین لەو سەردەمەدا تووشی جۆرێک دژبەیەکی ناکۆچی و لێک دوورکەوتنەوە ببوون لە دژی یەکتر تەبلیغات و هەڵسوکەوتیان دەکرد و لەو لاش لە وڵاتەکانی بێستا ئەمریکای لاتین حرەکەتێکی چەپ کەوت بۆ ڕێکە شۆڕشی ئەو سەردەمی کۆبای لێکەوتەوە هەر یەک لەم باڵانە یا لەم شاخانە گەرایشیشی تایبەت بەخۆی بوو و ئەوە ڕنگدانەوە و کاردانەوە و تەسیرەکەی لەسەر کوردی جەریانەتی چەپ لە هەموو ئاستەکانی دنیادا و لەوانە لە خودی ئێرانیشدا دانابووە ڕەوتی چەپی جۆرێک شپرزە و دووچاری پڕژ و بڵاوی و ئەوە کردبوو کە هەر یەک ڕووی کردبوو یەشێک لەو گەرایشانە لەو سەردەمەدا ئەو ڕفیقانەی ئێمە مەجموعەیەک لە دامەزرانی ئەو کاتی کۆمەڵە کە خوێندکار بوون لە بێستا دانیشگاکە جۆرا و جۆرەکانی تاران و تەورێز و چەند شارێکی دیکە کە حزوریان بوو دەستڕەستیان بە مەتالیبی بێستا چەپ و بە ڕۆژی کۆمۆنیستی بوو متالعەیان دەکرد و تەقریبەن لە خوێندنەوەیشیان لەم ڕووداوانە بوو کە لە ئاستی دنیادا چی دەگوزارێ و هەڵسەنگاندنیی تاڕادێک واقعیشیان لەسەر دۆخی ناوخۆی ئێران هەبوو بۆیە پێیان وابوو کە ئەو چەپە پێشووە یا قەدیمەی کە لێرانەوەی حیزبی توودە یەکێک لەوانە بوو ناتوانێت جوابگۆی وەڵامدەرەوەی ئەو نیازانەی ئێستا بێ و دەبێت بێستا چەپێکی دیکەی ئەو ڕۆی ڕادیکاڵتر شکڵ بگرێت بێتە گۆڕەپانی سیاسی ئێرانەوە بۆی کە بتوانێت جواب بە پێداویستانە بداتەوە بۆیە ئەمانە مەجموعەیەک لەو ڕفیقانە ئەو کات لە دەوریە کۆ دەبنەوە بیر دەکەنەوە هەرچەند لە سەرەتادا ئەوانیش بێستا لەو لانجیریەی کە کوتم سێجەمسەریە ئەگەر بڵێن خۆلاسیکەم لە سێجەمسەری ناکۆچی چەپدا جۆرێک پەیڕەوی لە بیرۆکەی بێستا ئەو حیزبی کۆمونیستی چینیا ئینقلابی چینیان دەکرد بەڵام لە هەر حاڵدا پێیان وابوو ئەوە بۆ ئەو سەردەمەی ئێران گونجاوە بە دلیلەوەی کە خوێندنەوەکان زۆر دەقیق و واقعی نەبوون لەسەرەوەی کە ئایا ئێران هەتا ئەو کاتیش کۆمەلگایەکی دەرەبەگایەتیە یا ئەوەی کە بەرەو سەرمایەداری هەنگاوی ناوە خوێندنەوەیەک بوو پێی بوو کە نیمچە بێستا دەرەبەجی و نیمچە سەرمایەداریە خوێندنەوەیکی دیکە بوو کە نام بەرەو ئەوە هەنگاوی ناوە بۆ ئەوە ئەم بیرۆکەیە گەڵاڵە دەکرێت لا ڕفیقانەوە بیر دەکەنەوە کە جریانێکی جیاوازتر لە جریانەکانی دیکەگەچی لەو سەردەمەدا خۆ زۆر جریانی دیکەوە لەوانە چریک فیداییش لەو سەردەمەدا دروست دەبێت ئەوە چریک فیدایی ئەو کات بێستا شەمی چەکداری و مبارزەی چەکداری هەڵدەبژێرێ بەڵام کۆمەڵە لەو کاتەدا بیر لەوە دەکاتەوە پێی وایەکە دەبێت لە ناو خەڵکدا کاری ڕێخستن و
تشکیلاتی بکات بۆ ئەوەی کە جەماوەڕێک بخاتوە بە هێزی جەماوەر ئەگەر قەرارە ئاڵوگۆڕێک پێک بێت ئەو ئاڵوگۆڕانە دروست ببێت. هەرچەند سەرەتاکان وتم هەر ئەو ڕێخستنەش بەڵێن بوو یا قەرار وا بوو لە ڕوانگەی ڕفێخانەوە کە دەبوو لە دێهاتەکانەوە خەڵکی دێهات ڕێک بخرێن، سازمان بدرێن، ئامادە بکرێن بۆ شۆڕشێک و ئەو خەڵکی دێهاتەکە لە سەرنجامدا لە دوا ڕۆژدا خەڵکی شارەکانی بۆ حرەکەت دەخات و بەستا ئینقلابیا شۆڕش بە سەرکەوتن دەگەێنێت. ئەو کاتا و ڕفێقانە بیریان لەو ڕێکخراوە کردەوە و کۆمەڵێک تعریف و خوێندنەوەی بەستا بە ڕۆژیان بۆ پێکهاتەکەیان یا بۆ تەشەکولەی کە لەسەری قسەیان دەکرد هێنا بۆ گۆڕێ لەسەری باس و قسە و دیالۆژیان کردبوو و لەسەر مەجموعەیەک پرەنسیب و خواست و بەستا ئامانجی دیاریکرا و ڕێککەوتبوون. ئەگەرچی ئەو کات بێستا کۆمەڵە نێونەنرابوو، بەڵام وەکو پرەنسیب لە ناوخۆیاندا بۆ ماوەی 9 ساڵ لەسەر ئەم ڕێبازە بێستا سوور بوون، درێژەیان پێدا بە شێوەیەکی نهێنی لە ناو خەڵکدا کاریان کرد، تەقسیم کاریشان لە بینی خۆیاندا کرد بۆ ڕفێقانە ئەگەرچی دانیشتووە بوون، خوێندکار بوون لە خوێندنگاکان یا دانیشگاکان حزوریان بوو، بەڵام کارێکیان کردبوو کە لە ناو کارگا و کارخانە و لە ئاواییەکانی ناو جووتیاران و بەئیسلا خۆشنشیناندا جێگەی خۆیان بکەنەوە و بەشێک لە کار و بەئیستا تەرویج و تەبلیغی ڕێبازەکەیان یا فکرێتەکەیان ئەبەو شێوە دەبردە ناو خەڵک تا ئەو مدەتی 9 ساڵە. ئیتر لە کاتی ئەڵبەتە وتم لەو کاتەدا بێستا ئەو خوێندنەوەش بوو کە قەرارە یا هەلانەکەم پێشبینی دەکرێت ڕاپەڕینی 57 ڕووبدا و ئەوان پێیان وا بوو یا ئەو ڕفێقانە پێیان وا بوو کە دەبێت خۆ ئامادەکەن، ئامادەکاریە بکەن بۆەوەی کە ئەگەر ئەو ڕاپەڕینە ڕوو بدات دەبێت بە چه ئاکامێک بگا، بە چه ئاراستەیەک بڕواوە بەئیستا پێداویستیەکانی یا زەرورەتەکانی ئەو ڕاپەڕینە چین ئامادەی بکەن. ئەو خوێندنەوەیش بوو، هەر بۆیە لە کاتێکدا کە ڕاپەڕینی 57 شکڵ دەگرێت کۆمەڵەش یا ئەو ڕفێقانی ئێمەشکە هەتا ئەو کات وەکو تەشکیلاتێکی نهێنی چالاشیان دەکرد، زۆر زوو لەگەڵ ڕەوتی ڕووداوەکان لە ئێران بخوان بەربڵاوتر کرد. دیارە هەر زۆر زوو مەجموعەی لە ڕفێقان کە تا ئەو کات لە زیندانەکانی کۆماری ئێستا ڕژیمی شادابوون لە حرەکەتەکانی ئەوەڵی بەئیستا ڕاپەڕینی 57دا کە ئێستا شانە ڕووخابوو دەرگای زیندانەکان شکا مەجموعەی لە ڕفێقان کە لە زیندان بوون هاتنە دەرێ و ئەوانە زۆر زوو یەکیان گرتەوە و بەیەکەوە لە ئەوەڵین فرسەتدا دانیشتنێکیان کرد. ئەو دانیشتنە بە ناوی کۆنگرەی سەرەتا بوو یا کۆنگرەی ئەوەڵی بوو کە دەبوو وەزعەتەکە بەئیستا جۆرێک شۆڤە بکەن، سەنگ و سوچی بکەن و بزانن کە دەبێت چی پێویستە و چۆن جوابی ئەو شەرایطە بدەنەوە. بۆیە لەو وەختەدا ئەولەوێتەکان بۆ ئەوان جیاوازن لە قۆناغێکدا کۆنگرەکان بنیوە تەواوی تەنانەت بەجێ دێڵن و لە شوێنێک بۆ نمونە مەسەن لەو منتقی کوردستان لە منتقی کامێران و مەریوان وشدا مەریوانەگە هەڵ نەبن لەوێ مەسەن جووتیاران پێویستیان بە یارمەتی و بە ڕاهنمود و ئەوە دەبێت لەگەڵ بەستا دەرەوەکان لەگەڵ مالیکەکان تووشی کێشە و گرفت دەبن و ناڕزایەتی شتە وەرە دەخەن و ئەوان بۆ ئەو بێستا جوابدانەوە بۆتە کۆنگرەکە وەلا دەنێن و دەچێن پاڵپشتی ئەو بێستا حرەکەتە دەکەن. منزورمەوەیە مەجموعەیەک ئەولەویەتیان بخوان دیاری کردبوو کە هەر زۆر زوو لەگەڵ ڕاپەڕینی 57 و ئەگەرچی بەداخەوەم دەڵێن سەرکەوتنی ڕاپەڕینی 57 بەڵام خۆب بە دەلیلی هاتنە سەرکاری ڕەوتێکی کۆنەپەرستی ئیسلامی وەکو ڕژیمی کۆماری ئیسلامی ئەو ڕاپەڕینە بەڕاستی بە سەرکەوتن نەگەی بەلاڕێدا ڕۆیی، بەڵام لە هەر حاڵدا دوای ئەو ڕاپەڕینە کۆمەڵە مەجالی بۆ ڕەخساکە زیاتر و بە شێوەیەکی چالاکانتر لە ناو خەڵکدا کار و چالاکی بکات و ڕفێقەکان کە هەموو کەسانێکی خۆشنێ و بەئیستا کەسایەتی جێکەوتووی ناو کۆمەڵگا بوون وەختێک ئەلەنی بۆ وەختێک کار و چالاشی خۆی ئاشکرا کردوە بە نێوی کۆمەڵە خۆی پێناسە کرد لە ناو کۆمەڵگادا زۆر زوو جێکەوتن زۆر زوو خەڵکیانە دەور کۆ بۆەوە دیارە خۆ لە پرۆسەیەکی توولانیدا من نامەوێت زۆر وردەکاری بکەم چون لەو بەئیستا خۆناغی ڕاپەڕیندا هەر لەگەڵ ئەوەی کە ئەگەرچی کوردستان
کەمێک دواتر لە بێستا باقی ناوچەکانی ئێران پەیوەست بوو بە ڕاپەڕینەکە، بەڵام لەگەڵ ئەوەی کە ڕاپەڕین کۆنتترۆلی شار و بێستا ئوموراتی بەڕێچوونیان لە کوردستان بەدەستەوە گرت، خەڵک وە کۆمەڵای یەشێک لەو دانانە بوو کە ئەوەی بەڕێخستن کرد بێستا بنکە و شۆڕای شارەکان و بنکەی گەڕەکان و زۆر ڕێکخراوی دیکەی لە هەموو بوارەکاندا، لە بواری ژناندا، لە بواری مامۆستایان و خوێندکاراندا پێکهێنا. ڕاستە و خۆ بە نێوی کۆمەڵە نەبوون، بەڵام کۆمەڵە هیدایەتگەریان بوو، پاڵنەر و پاڵپشتیان بوو و دوای علەنی بوونەوەی کۆمەڵە و بەجێهێشتنی شارەکانیش تەنانەت دوایەوە کە ڕێژیم هێرش دەکات و شارەکان دەگیرێتەوە، زۆربەی هەرە زۆری ئەوانەی کە لەو ڕێکخراواندا لەو نەهادە مەدەنیانەدا بێسە کار و فعالیتیان دەکرد و ئوموراتی ڕۆژمەڕەی ژیانی خەڵکیان بەڕێوە دەبرد، بە ڕێزەکانی کۆمەڵەوە پەیوەست بوون. ئەوانە مەجموعەیەک لە ئەو تایبەتمەندیانە بوون یا لەو کارە زەروریانە بوون کە لەو کاتدا مؤثر بوون لەسەرەوەی کە کۆمەڵە زۆر زوو جەماوەری بێتەوە لە ناو خەڵکدا، لە ناودڵی خەڵکدا جێخۆی بکاتەوە، بێتە تەشکیلات و یا ڕێکخرا و جەریانێکی خۆشنێ و کۆمەڵایەتی و دواتریش حتمما هەتا ئێستاشی لەگەڵ بێت لە چەندین قۆناغی دیکەدا ئەو ئەزمونانەی بە تاقیق کردەوە، ئیمتیحانیدا، ئەوانە زۆر باسییان لەسەرکرا و من ناچمە سەر وردەکاریەکانی، بەڵام هەتا ئێستاشی لەگەڵ بێت کۆمەڵە تایبەتمەندیەکەی ئەوە بووە کە توانیوێتی لە کاتی خۆیدا جواب بە پێداویستەکان بداتەوە، مەوزعی سەرێحی بێت، وەفادار بێ بەو دروشم و شعارانەی کە دابووی، بەو بەڵێنیانەی کە لە بەرنامەیدا لە سوزانم قسە و باس و خەڕان و ڕاگەیاندنەکانیدا بە خەڵکی دەداوە، لە عینی حاڵیشدا خۆی بە بەشێک لە بزوتنەوەی شۆڕژێڕانەی خەڵک لە کوردستان زانیوە لەو بزوتنەوەیدا نەبراوە تا ئەو جێگایی کە بۆی کرابێت تەسیری مثبت و کاریگەری لەسەر ئەو بزوتنەوەیە بووە. ئەو بزوتنەوەی هەتا ئێستاش لە کوردستان بە ڕادیکاڵ هێشتوتەوە، یانی ئەوەی کە جگای شانازی ئەمە بە شانازی و باز لە بزوتنەوەیشی شۆڕژێڕانەی جەماوەری لە کوردستان دەکەین، هۆکارەکەی حزوری کۆمەڵەی هەتا ئێستاشی لەگەڵ بێت لە کوردستان، ئەگینا لە کوردستان جەرایەتی دیکەش حزوریان هەیە، حیزبولانی سیاسی دیکەش حزوریان هەیە، بەڵام من دڵنیام لەوەی کە کۆمەڵە ئەگەر لە کوردستان حزوری نەبایە ئێستا سیمای یا پێکهاتەی سیاسی کۆمەلگای کوردستان جۆرێکی دیکە دەکرا پێناسەی بۆ بکەیت، بەڵام بە حزوری کۆمەڵەوە لە سایەی حزوری کۆمەڵەدا ئێستا کۆمەلگایەکی پێشکەوتن خواز، کۆمەلگایەکی ڕۆشنبیر، کۆمەلگایەکی شۆڕژێر و لە عینی حاڵدا شێتگیر و ئومێدەوار بە داهاتوویەکی ڕۆشن ئێمە بەدی دەکەین. ئەوانە لەو کاریگەری و تایبەتمەندیانە بوون کە کۆمەڵە خۆی پێوە پێناسە کردووە لە ناو خەڵکدا، پێی ناسراوە، خەڵک بەو تایبەتمەندیانەوە کۆمەڵ دەناسن و خۆشیان ویستووە، هەر بۆیە جەماوەری بۆتە. زۆر سپاس هاوڕێکەریم. لە سەرەتای قسە و باسەکانماندا باس لە بارودۆخی ئێستا کرد لە وەزعیەتی کۆماری ئیسلامی، لەو بارودۆخە قورسەی کە بەسەر خەڵکە هاتووە ئێستا، و باسە لە ڕۆڵ و کاریگەری کۆمەڵە و هەتا بە ئێستاش کۆمەڵە چ ڕۆڵ و کاریگەریەکی بووە لە خەباتی شۆڕژێڕانەی خەڵکی کوردستاندا، و ئێستا لە هەلومەرجێکی هەستیارداین، قۆناغێکی هەستیارە بۆ شێوەیە کە باستان کرد. ئەمان هەیە بزانین ئەرکی سەرشانی ئەم ڕێکخراوەیە لەم قۆناغە هەستیارەی ئێستادا چییە؟ بیارە لە پرسیاری لە جوابی پرسیارەکەی پێشووتردا تا ڕادەیەک ئیشارەم پێکرد، بەڵام بۆ تاکیدکردنەوە چون بەشێک لەو بێسلا خاڵانەی کە پێشتر ئیشارەم پێکردن دەبێت تاکیدیانە سەر بکرێتەوە، دەبێت ئیدامە بدرێن وەکو ئەرێک لەسەر شانی چی هەڵسوراوان و چی کۆمەڵە وەکو ڕێکخراوێک. شرایطی ئێستا و ئەرکەکانی ئەوەیە کە کوردستان بە تایبەت ئێمە کە بێستا قسە لە کۆمەڵەوە لەسەر ساڵ ڕۆژی علەنی بوونەوەی کۆمەڵە قسە دەکەین، تایبەتتر ئێمە باس لە کوردستان و موقعیتی کۆمەڵ لە کوردستان دەکەین، یا ئەو ئەرکانەی کە کۆمەڵە لە کوردستان لەسەر شانیەتی دەبێت چی بن دەکەین. هەر بۆیە بە کورتی دەتوانم ئەوە بڵام بەو هۆی کە کوردستانی شۆڕژێر ئێستا لە خۆناغێکی زۆر تایبەتدا قەراری گرتووە، بە خۆناغێکی تایبەتدا تێپەڕ دەبێت. لەم خۆناغەدا هەروەکو
وتم لەلایەکەوە خۆ ڕژیم کەوتوتە ئەو دۆخە، لەلایەکەوە شەرایطی بزوتنەوەکان و بەئێستا بە تایبەت گەشەی شۆڕشی ژینا و کاریگەریەکانی لە کۆمەلگادا بێ سەرەوبەرێیی و شبرزەیەک لە ناو دەسەڵاتدا دروست بووە. هەموو ئەوانە ئەوەمان پێ دەڵێکە لە داهاتوویشی نەسەندان دووردا ئێمە شایدی ئاڵوگۆڕ دەبین لە کوردستانیش و لە کۆمەلگای ئێرانیشدا. بۆ ئەوە ئەم بێستا خواستنەوەی ئەم خۆناغا یا بەرەڕووبوونەوە لەگەڵ ئەم خۆناغا دەتوانێت هەم باری پۆزتیڤی بێت کە وەکو دەرفەت دەبێت چاوی لێ بکرێ و ئەگەر وەکو دەرفەت چاوی لێ بکەین و بیخۆزینەوە دەتوانێت شرایطێکی ئەو جۆر ئەو تۆ بە وجود بێنێ کە خەڵک لەگەڵ چۆن بڵم ژیانێکی بێستا خۆشتر لەوەی کە ئێستا هەیەە بەرەوڕوو ببنەوە، ئازادیەکی زیاتر بەدەست بێنن، کۆمەڵێک خاڵی وەکو لە ویست و خواستی خەڵکدا دەگونجێت. ئەگەر لەو خۆناغی ئێستادا لەگەڵ ئەو خۆناغە ئاوە بێستا هەڵسو و کەوت بکەین و بەرەوڕوو بینەوە بە شێوەیەکی بەرپرسانە دەتوانین ئەوە لە ئاسۆیدا ببینین کە خەڵک لەگەڵ شرایطێکی ئاوا بەئێستا وەکو ئاسۆیەکی ڕوون بەرەوڕوو دەبنەوە. بەڵام لە هەمان کاتدا بە پێچەوانەکەی دەتوانێت کارەساز خۆڵخێنێ. بۆیە بۆ پێشگیری لەوەوە بۆ ئەوەی کە ئەو بێستا لایەنی پۆزتیڤ یا ئەوەی کە خۆشببینی بە ڕووداوەکان و داهاتوی ڕووداوەکان ئێمە زەخ بکەینەوە لە بەرچاوی بگرین، بەشێکی زۆری دەگەڕێتەوە سەر حزوری بەئێستا حیزب و لایەنە سیاسەکان لە کوردستان و لەوانەش کۆمەڵە وەکو لایەنێکیان. تا ئەو جێگایی بە حیزب و لایەنە سیاسەکان دەگەڕێتەوە لە کوردستان. لەم شەرایطەدا پێویستە لە هەموو کات و ساتێکی کە زیاتر هەوڵ بدەن بۆ ئەوەی کە بەئێستا جۆرێک لێک تێگەیشتن لە یەک نزیک بوونەوە کاری هاوبەش و هەماهەنگی بکەن و لەسەر چەند خاڵی دیاریکرا و لەو باراندا ڕێکەوتن بکەن، تەعهودێکی ئەخلاقی بە کۆمەلگا بدەن کە بۆ بەرەو پێشبردننی ئەو خاڵانە و لە خزمەت بەرەو پێشبردننی بێستا شۆڕشی خەڵکو و بەسەرکەوتن گەیاندنی و گەیشتن بە ئامانجی لەسەر ئەو خاڵانە ڕێککەون، یارمەتی دەری شۆڕش بن، ئاسانکاریان بۆ بکەن بە پێی ئەو ڕێککەوتن و هەماهەنگی و لەنزیبوونەوەی کە لە بینیاندا ڕوو دەدات ئومێدێک لە دڵی خەڵکدا دروست بکەن، خەڵک بە دوا ڕۆژی بەئێستا ڕەوتی ڕووداوەکان خۆشببین بکەن و لە هەمان کاتدا ئەو دڵنیاییە بە خەڵک بدەن کە لە هیچ شرایطێکدا وەکو ڕابردوو لانیکەم ئەگەر چاو لە 2 ساڵی دوای ڕاپەڕینی 57 و کوردستانی ئەو کات بکەین و ڕۆڵی بەئێستا لایەنە سیاسیەکان دەکرێت لەو سەردەما هەم ئەزموون وەربژیرێت و هەم بەشێک لە هەڵس و کەوتەکانی ئەو کاتەی لایەنە سیاسەکان وەکو نمونە یا وەکو ئولگو چاوی لێ بکرێت، بەڵام لە بەشێکی دەبێت پەرهیز بکرێت، دەبێت بێستا خۆی لێ ببێردرێەوە وەکو ئەزموونوانەیەکی نیگەتیڤ چاوی لێ بکرێت کە لەم ڕۆدا لە داهاتووی کوردستاندا ئەوانە لە بەرچاو بگیرێت. ئەوەی کە زۆر مهمە کۆمەڵە لەو بینەدا کە تا ئێستاش بە باوەڕی من ئەگەر پراوپڕیش نەیکرد بێت، بەڵام تا ئەو جگایی کە توانیوێتی من دەتوانم تاکید بکەم ئیدعا بکەم بە دڵنیاییەوە کە یەکێک لەو لایەنانە بووە کە لەسەر ئەم بەشە لەسەر ئەو خاڵە زۆر تاکیدی کردوێتەوە کە لە بۆ دوا ڕۆژی بەئێستا ڕەوتی ڕووداوەکان لە کوردستان دەبێت چی بکرێت، ڕاهنمودی داوە، تەلاشی کردووە، پەیوەندی بە هەموو لایەنە سیاسەکانەوە کردووە، لایەنێک بووە کە ڕۆڵی هەوێنی یەکگرتووی لێک نزیک بوونەوە هەماهەنگی و بەیەکەوە کارکردنی لەگەڵ لایەنە حیزب سیاسەکانی دیکەدا ژێراوە، هەتا ئێستاشی لەگەڵ بێت ئەو تەلاشە دەکات. بۆیە من پێم وایە یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی کۆمەڵە لەم خۆناغەدا ئەوەیە کە دەبێت ئەوە درێژە پێ بدات، لەسەر ئەوە زیاتر کار بکاوە، هەوڵ بدات کە ئەوە بکات بە پەرەنسیبێک یەک لە ناو لایەنە سیاسەکانی دیکەدا کە ئەو خاڵانە بەئێستا ببن بە پەرەنسیبی هاوکاری، یەکگرتووی، لێک نزیک بوونەوەیان و
هەوڵ بدەن لە دوا ڕۆژی بەستا کوردستاندا نیگەرانیەکان لە ناو خەڵکدا بڕەوێننەوە، ترسی ئەوە لە ناو خەڵکدا دروست نەکەن کە بۆ بێستا تارەسەری کێشە و ناکۆچەکانی بینی خۆیان پەنابەرن بۆ چەک، بێستا شەڕی ناوخۆیی وەکو ئەگەرێک خەڵک لێی بترسێت نیگەران بێ لێی، یا ئەوەی کە هەروەکو بارەها باسمان کردووە خۆ لەوە ببوێرن کە مەجال بدەن بە دوژمنەکان و بە تایبەت لەسەروی هەمویانەوە هەتا ڕژیم لەسەر دەسەڵاتە ڕژیم نفوس بکاتە بینیان، سعی بکات کلێن بخاتە بینیانەوە و ناوکۆچی و دووبەرێکی لە بینیانە دروست بکاوە، لەو کلێن و دووبەرێکیە ئیستفادە بکا بۆ درێژدان بە جنایەتەکانی خۆی بە دەسەڵاتی خۆی لە هەمان کادا بۆ لاوازکردنی لە هەمان حاڵدا بۆ لاوازکردنی بەیسا بزوتنەوەی شۆڕژەرانەی خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی. ئەمە دیارە وتم ئەرچی هەموو حیزبەکانە کە دەبێت پێی هەڵبستن، بەڵام کۆمەڵە وەکو پرەنسیبێک ئەو ئاڵایی بەدەستەوە گرتووە، ئاڵا هەڵگری ئەو بێستا یەک ڕیزی و لێک نزیک بوونەوە و پابەند بوون بەم پرەنسیب و ئەخلاقیاتە سیاسیە بووەوە لە داهاتووشدا بێگومان من پێم وا دەبێ تاکید لەسەر بکاتەوە. یەکێکی دیکە لە ئەرکەکان دەکەوێتە سەر بەشی هاوڕێیانمان لە ناوە، دیارە بەشی دەرەوە وتم وەکو ڕێکخرا و ئەگەر ئەوە بەشێکی ئەرکانێتی بەشێکی دیکەشی خۆم دەبێت لە تەبلیغات و لە ڕاگەیەنەکانیدا ڕاهنمودی ئەوڕۆیی بدات، خەڵک بەڕێخستن بکات، ئومێد بە خەڵک بخشێت، بە چاوڕوونیان پێ بداکە لە ئەگەری هەر ڕووداوێکدا دەبێت چی بکرێت. ئێستا بە باوەڕی من ئەگەر مقایسەی کەین لەگەڵ سەردەمی 57 من لە یادمە ئەو کات ئێستا شا نەڕۆیشت بوو، بێستا دەسەڵاتەکەی نەڕووخا بوو، چەندین مانگ بەر لە ڕووخانی خەڵک شەوانە لە پەنجێرەکانەوە لە دەرگای ماڵەکانەوە دەهاتنە دەرێ و شعاریان دەدا و بە دژیشا. من لەم 22 بەندان دوێشە و مەسەن لە شارە گەورەکان لەوان لە تاران دەقیقەن ئەوە دووپات بۆتەوە، ینی ئەوەمان پێ دەڵەکە خەریکە ئەو بێستا مێژووە دووپات دەبێتەوە. بۆیە بۆ ئەو شەرایطە کۆمەڵە دەبێ هەوڵ بدات ڕێخستنەکانی خۆی لە ناوەوە، هاوڕێیانمان لە ناوەوە هان بدات بۆ ئەوەی کە هەر لە ئێستاوە ئەو بناغە یا پێگە کۆمەڵایەتیانەی کە باسمان کرد لە سەردەمی بێستا دوای ڕاپەڕینی 57دا بەکردداری شاهدی بووین، ئێستا ئەوانە کاریان بۆ بکرێت بە شێوەیەک لە شێوەکان ئەوانە بنیاد بنێرێنەوە لە فکری تەشکیلان و دروستکردنی ئەو بێستا دامەزرا و نهادە مەدەنیانە بن، بۆی کە لە ئەگەری هەر ئاڵوگۆڕێکدا ڕەوتی ڕووداوەکان لە کوردستان بە شێوەیەکی ئاسایی بچێتە پێش، کوردستان تووشی شپرزەیی و شڵەژان نەبێت و لە عینی حاڵدا بەرنامەیەک یا ئوفوقێکی دیاریکراوە ببێت و ئەوە وەکو ڕێچکەیەک دەستنیشان بکرێت بۆ وەکو ڕاهنمود بۆ هاوڕێیانی خۆمان لە ناوەوە بۆ خەڵک بە شێوەیەکی گشتی کە لەو شرایطە حادەدا کە دێتی پێشێ ئەرچی سەرشانیان چیەوە دەبێت چی بکەن و بەرنامەی کاریان لە ڕووبەدا هاتوو دەبێت چی بێت، تا ئەوەی کە لە نهایەتدا لە ئاستی سەراسەریدا دەبێت ئالتەرناتیڤ چی بێت، دەسەڵاتی جێگرەوە چییە، ئەوە خو پرۆسەیەکی دیکەیە. بەڵام ئەم شتە سەرەتایانی کە من باسم کردن ئەو ئامادەکارانی کە هەر لە ئێستاوە ئەرچی ئێمە وەکو کۆمەڵە و ڕێخستنەکانمان لە ناوەوەیە جۆرێک بێستا پێشزەمینەیە یا هەنگاوەکانی سەرەتایە بۆ داهاتوویەکی وەسیعتر لە ئاستی ئێراندا وەشکەڵدان بەو شێوە دەسەڵاتی کە لە داهاتوودا دێتە سەرکار. لەو پرۆسەیەدایە کە ئێمە دەبێت وەکو کۆمەڵان لەگەڵ ڕەوت ڕووداوەکان بڕۆین، لەگەڵ بێستا جەریان و ڕەوتە ڕادیکاڵە کۆمەڵایەتیەکان و بەتایبەت لەگەڵ ئەو بزوتنەوانەی کە ئەوڕۆ بەتایبەت بزوتنەوەی ژنان و خوێندکاران و مامۆستایان و خانشینان و زۆرێک لەوانی دیکە کە ئێستا ڕۆڵی ئەساسی دەژێڕن لەو شۆڕشەدا، لەگەڵ ئەوانە خۆی بێستا جۆرێک ئاوێتە بکات و لە فکری شکڵدان بە ئالتەرناتیڤدا بن، چون ئێستا قۆناغێکە کە خەڵک نەک هەر دەبێت بە پێچەوانەی ڕاپەڕینی 57 بی لە ڕووخام بکاتەوە کە بەخۆشی و ئێستا وان نییە. من تەسەور دەکەم کە خەڵک جیاواز لەوەی کە
دەزانن چیان ناوێ هاوکات دەزانن چیان دەوێ لەگەڵەوەی کە بیر لە ڕووخان دەکەنەوە هاوکات هەنگاو بە هەنگاو خەریکی خۆڕێخستن و دروستکردنی ئالتەرناتیڤیشن بۆ داهاتوو وە کۆمەڵە لەو پرۆسەی بیستە ئالتەرناتیڤ سازی لەو بەرەی ئازادی خوازی و ڕادیکاڵی کۆمەلگادا بە باوەڕی من بە تایبەت لە کوردستان دەبێت دەوری سەرەکی بژێڕێەوە یەکێک لەو لایەنانە بێ کە حرەکەتەکان یا ئاراستەی بێستا بزوتنەوە و ئەو شۆڕشە لە کوردستان بەرەو ئاراستەیە هەان بدات و بەرەو پێش ببات کە هیوادارم ئەو جۆری کە چاوەڕوان دەکرێت ئەو جۆری کە لە ڕابردوودا سەلماندوویەتی لە داهاتووشدا بە شێوەیەکی کاراتر بەرچاوتر و کاریگەرتر بەڕۆڵەکانی خۆی هەڵبستێت. زۆر سپاس بۆ بەڕێستان هاوڕێکەری مەمانی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵا جارێکی تر سپاس کە بەشداری بەرنامەکەمان بوون. زۆر سپاس بۆ ئێوەش و ماندوو نەبن. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی تایبەتی ئەمجارەمان لە ئەڵقە بەرنامەکانی تایبەت بە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. تا ئەڵقەیەکی تری بەرنامەی تایبەت ماڵاوە.